بەر لە چەند ڕۆژێک 24 چەکداری ئەوروپی لە نێوانیاندا 13 چەکداری فەڕەنسی سنووری لیبیایان بەزاند و چوونە ناو خاکی تونس. ئەم ڕووداوە شەپۆلێک لە پرسیاری بەدوای خۆی داهێنا. ئەوەش هاوکات بوو لەگەڵ ئەو راپۆرتە میدیانی کە باسی پشتیوانی فەڕەنسایی دەکرد بۆ هێزەکانی خەلیفە حەفتەر بۆ سەر تەرابلوسی پایتەختی لیبیا و حکوومەتی تەبایی نیشتیمانی. ئەو دەستگیرکراوانە هەمویان پاسپۆرتی دیبلۆماسی فەڕەنسی و ئەوروپیان هەڵگرتووە. عەبدولکەریم زوبەیدی وەزیری بەرگری تونس لە پرێس کۆنفرانسێکدا ڕایگەیاند ئەو چەکدارانە بە دوو گروپ و لە کاتی جیادا هاتوونەتە ناو خاکی وڵات و هێزەکانی تونس ناچاریان کردوون بە ڕادەستکردنی چەک و ئامێرە سەربازیەکانیان. وتەکانی زوبەیدی لێدوانی وەزارەتی دەرەوەی فەڕەنسای بەدرۆخستەوە کە ئەوانە گروپی پاسەوانی باڵۆزی فەڕەنسا بن لە لیبیا و بە ئاگاداری حکوومەتی تونس جموجۆڵیان کرد بێت. ڕۆژنامەی لۆمۆندی فەڕەنسی جارێکی تر مەسەلەی پشتیوانی فەڕەنسای بۆ هێزەکانی حەفتەر و ڕوژاندەوە. ڕۆژی شەمەی ڕابردوو لە وتارێکدا بە ناونیشانی ڕەخنە لە فەڕەنسا بەهۆی ڕۆڵی گوماناوی لە دۆسەی لیبیادا چەند بەڵگەیەکی خستووەتە ڕوو. ڕۆژنامەکە لە زمانی ولگرام لاشاری توێژەر لە کاروباری لیبیا لە پەیمانگەی ئەڵمانی بۆ کاروباری نێودەوڵەتی و ئاسایش دەڵێت ئەو چەک و تەقەمەنیە پێشکەوتووی کە پاریس لە ساڵی 2016 بە بیانووی جەنگی دژە تیرۆر دەیداتە خەلیفە حەفتەر، ئەمە بەو شێوەیە دەخوێنرێتەوە کە پشتیوانێکی سیاسیش بێت بۆ بەهێزکردنی پێگەی ناوبرا و سەرخستنی. پێگەی تۆڕی تونسی ئێستا لە لای خۆیەوە لە سەرچاوە لیبیایەکانەوە ڕایگەیاندووە کە لە نزیکی شاری تەرابلوسدا ڕاوێژکارە فەڕەنسیەکان لە شاری غریان بە بەکارهێنانی فڕۆکەی بێفڕۆکەوان ڕاوێژکاری هەواڵگری و مەیدانی پێشکەشی هێزەکانی حەفتەر دەکەن. ئەوەی زیاتر گومانەکان لەسەر ڕۆڵی فەڕەنسا دەردەخات ڕێگری ئەو وڵاتە و ڕووسیایە لەسەر ئەوەی ئەنجومەنی ئاسایش ئیدانی هێرشەکەی حەفتەر بکات کە باڵۆزی کوێیت بەبێ ناوهێنانی ئەو وڵاتانە بە میدیای جیهانی ڕاگەیاند. لە دوای شکست و پاشەکشەی هێزەکانی حەفتەر لە چەند ڕۆژی ڕابردوودا باشکرا دەستیە وڵاتانە دەردەکەوێت کە لە پشتی حەفتەرەوە ڕاوەستاون. ئەحمەد مسماری وتەبێژی چەکدارانی حەفتەر بە ئاشکرا ڕایگەیاند فڕۆکەی دۆستانیان لە باشووری تەرابلوس بۆمبارانی هێزەکانی حکوومەتی تەبایی نیشتیمانیان کردووە. لە 2011ەوە لیبیا ململانەیەکی توند بەخۆیەوە دەبینێت لەسەر شەریعەت و دەسەڵات کە ئێستا خۆی لە نێوان حکوومەتی تەبایی نیشتیمانی دانپێدانرا و لەلایەن کۆمەڵگەی نێودەوڵەتی و هێزەکانی ئەفسەری خانەنشینکرا و خەلیفە حەفتەردا دەبینێت کە میسر و سعودی و ئیمارات و فەڕەنسا و ڕووسیا پشتیوانی دەکەن.